بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بسرانو بنراني برزو خوشوي سلام ورحمتي خواي پروردگار برشي بسر همولايك مادا. خواي پروردگار عاقبت خير مان بكا، سربرز و سرفرازي دنيا و قيامت مان بكا، داهاتومان للرابردومان باشتر بكا، بمسلماني بمان جيني، بمسلماني بمان مريني، بمسلماني زيندي مان بكاتو إن شاء الله تعالى. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خی پەروەردگار تەبارەک وتەعالە ئەو بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە ئینشاء الله تعالى. خۆشەویستان، لە بەرنامەی ئەمڕۆمان کە وردەبینەوە لە قورئان و لە کەلامی خی پەروەردگار تەبارەک وتەعالە، بابەتێک کە زۆر گرینگە ئینسان ئاگای لێ بێتن، ئەویش مەسەلەی عەزابی خی پەروەردگارە تەبارەک وتەعالە. زۆر کەس خۆشەویستانی خۆم دڵیان خۆش کردو بە مەغفیرەت و بە لێبوردەیی خی پەروەردگار تەبارەک وتەعالە. کاکە خی گەورە تەبارەک وتەعالە غەفوور و ڕەحیمە. کەسمان گومانمان لەوەی نییە کە خی گەورە غەفوور و ڕەحیمە، بەڵام چۆن خی پەروەردگار بڕیاری مەغفیرەت و بە ڕەحمی بۆ خۆی داوە، بە هەمان شێوەش خی پەروەردگار ئەو بڕیارەی داوە کە بۆ خۆشی شەدید العقابیشە، کە خاوەن تۆڵە سەندن و تۆڵە سەندنێکی بە ئێشیشە. ئەوجا هیوا هەیە شەیتان فێڵی لێ کردو کاکە خی گەورە چۆن عەبدی خۆی ئەزیەت دەدا، چۆن عەبدی خۆی بە ئاگری دۆزەخ عەزاب دەداتن. ئەوش بەڕاستی قسەیەک لە شوێنی خۆی نییە. خی گەورە کەسێک عەزاب نادا کە خۆشەویستی خۆی بێتن، عەبدێک کە قۆناغ و مەرحەلەی محەبەتی خی پەروەردگاری بڕی بن ببێتە خۆشەویستی خی پەروەردگار تەبارەک وتەعالە، ئەو کاتەی خی گەورە عەزابی ناداتن. چونکە ئینسانەگە گەیشتە مەرحەلە و قۆناغی خۆشەویستنی خی پەروەردگار و خی گەورە خۆشەویست، خۆی لە ئەسبابی عەزابی خوا دەپارێزێتن، خۆی لە ئەسبابی عەزابی خوا دەپارێزێ، خۆی لە گوناه و تاوان دەپارێزێ، وا ناکاتن کە مستحقی عەزابی خی گەورە بێ. ئەگەر ئیستحقاقەکەشی تەماشە دەکەی هەندێک گوناه و تاوانی گسکەی هەبێ، خی گەورە چاوپۆشی لێ دەکات، لەبەرەوەی خۆشی دەوێتن. لەبەرەوەی ئینسان هەرچی بکاتن تووشی کەم و کوڕی کورچووکاڵی هەڵدێتن، خی گەورە تەبارەک وتەعالە لێمان خۆش بێ و عەفومان بکاتن. لەبەرەوە خۆشەویستانی خۆم تەماشە دەکەین کەلیمەی عەزاب 322 جار خی گەورە تەبارەک وتەعالە دووبارەی کردوتەوە. یعنی جێ ئەوەنی هەڵوەستەی لەسەر بکەین بە و لە زۆربەی زۆری شوێنەکانیش خی پەروەردگار تەبارەک وتەعالە ئەو عەزابی کە باسی کردووەوە، ئەو کەلیمەی عەزابی، عەزابی ینی ئەشکەنجەدان و تۆڵە لێسەندنەوە و جەربەزە لێ هەستاندن و خستنە ناو ئاگری دۆزەخ خوا پەناماندات. ئەوە لە بۆ قیامەت. لە بۆ دنیاش ئەو عەزابەی کە خی پەروەردگار تەبارەک وتەعالە باسی کردووە لە بۆ دنیا، خی پەروەردگار بەچی تەشبیهی کردویان، بچە دەری بڕیوە عەزابەکە بۆ دنیا، بە نەخۆشی، بە فەقیری، بە لەدەستدانی منداڵ، بە زەرەری مادی، بە زەرەری معنەوی، زۆرێک لەو شتانە هەمووی دەچنە چوارچێوەی عەزابی خی پەروەردگار تەبارەک وتەعالە. ئەوجا خۆشەویستانی خۆم، خاڵێک زۆر گرینگە لەسەر مەسەلەی عەزابی خی پەروەردگار کە لە قورئاندا وەکو زۆر باسی کردووە، بۆ ئەوەیەتی کە ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان و بە شەریەت بەعام خۆ بپارێزن لە عەزابی خی پەروەردگار تەبارەک وتەعالە. شتێک نەکەن کە شایستە و مستحقی عەزابی خوا بن. ئەو زۆر گرینگە. یعنی خی پەروەردگار کە باسی کرد، ئێستا بۆ نمونەگە باسی عەزابی خۆی نەکردبایە، خەڵک قۆڵی هەڵدەماڵین کە ئێستاش قۆڵیان هەڵماڵی کە باسیشی کردووە لە گوناه و تاوان و سەرپێزی جاخوای وەڵام منە مازانێت و عەزابت هەیە.
ئەگە بمانزانی هەر پێت گوت باینە من شەدید العقابم باوەڕتە بێ هیچمان نەدەکرد بەڵام خی پەروەردگار پێی ڕاگەیاندوین و بەرچاوی ڕوون کردوینەوە کە خی پەروەردگار خاوەن عەزابە چۆن بە هەمان شێوە خاوەن ڕەحمەتە. خۆشەویستانی خۆم تەماشەکەین عەزابی خی پەروەردگار تەبارەک و تەعالە لە شێوازی بەکارهێنانەکەی جۆرا و جۆرە هەندێکی وەکو گوتم بۆ دوا ڕۆژەوە هەندێکی بۆ قیامەتە. خی پەروەردگار لە سوورەتی مائیدە المائیدە لە ئاەتی 33 دەفەرمێ إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم. طبعا لە هەموو ئاەتەکان بە قووەتتر و شەدیدتر و ترسێنەرترە بۆ کەسانێک کە دژمنایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن. خوای گەورە دەفەرمێ إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ئەوانەی کە دژمنایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن. یعنی چی دژمنایەتی خوا و پێغەمبەری خوا؟ ئەوانەی دژمنایەتی شەریعەتی خوا دەکەن، ئەوانەی دژمنایەتی پەیامی خوا دەکەن، ئەوانەی دژمنایەتی ئیسلام دەکەن، ئەوانەی کە ئەمڕۆ لە وڵاتی ئێمە و لە وڵاتانی دەوروبەری ئێمە لە عالم بەتوانم بڵێم بە ئیجماع ئەگەوە بڵێم زوڵمم نەکردووە هەندێک توانم بڵێم لەوانەیە نەگاتە پەنجەی دەستێکی هەندێک دەوڵەتانی لێ دەربێنی کە خەڵکێکی بۆ خوا سوڵحا و سەرکردایەتی میلەتی خۆیان دەکەن، بەڵام ئەوەی دیکە بە مطلقی بەعام هەمووی بە تایبەتی دەسەڵاتداران شیعاری دژمنایەتی خوا و پێغەمبەری خۆیان بەرز کردوتەوە. بەوەی ناکە بیان نووسی بێمە دژمنی خوا و پێغەمبەری خوای بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکی ئەوە نانویسن، چونکە خەڵک ئەگەرەوەی بنووسێ ئەو مسلمانە ساویلکانی کە دۆڵیان بۆ لێ دەدەن کە بە دوایان کەوتوون کابرا چۆن بە دوای کەسێک کە ئەو شیعاری بەرز کردێت. بەڵام وەرە تەماشای کردەوەکانیان کە تەماشای هەڵس و کەوتیان کە هەڵس و کەوت و کردەوەیان هی کەسانێکن کە دژمنایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن. شریعەتی خوای پەروەردگاریان گۆڕیوە، حکم بە شریعەتی خوا ناکەن. وەلێی بپرسە دەڵێ بەکەلێکە و زەمانەی نایەت. ئیکاچی خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی شریعەتێکی ناروێ بەکەلێک هەموو زروف و زەمانێک دێتن، چونکە لە لای خوای پەروەردگار زروف و زەمەن وجودی نییە. ئەتۆ بێ شریعەتێک بێ یاسایەک بێ قانونێک بەدەستی خۆت بنویسەوە کە تۆ هیچ نیت، ئەوەی خۆت پێ لە هی خوا چاتر بێ ئەو کوفرێکی سەریحە و ئەو دژمنایەتی خوا و پێغەمبەری خوایە. و ئەو جا دەفەرمێ ويسعون في الأرض فسادا. وەرن تەماشەکەن خۆشەویستانی خۆم ئەوەی کە گوێی لەو برای خۆیەتی لە سایەی سیستەمی ئەلمانی هەرچی فەساد و خراپە و خراپەکاری و بەدڕەوشتیە بڵاو بۆ تۆ لەسەر ئەو وڵاتەی ئێمە وەڕێش لە خەڵکێکی دڵسۆز و مسلمانی ڕاستەقینە دەگرن کە پەیامی ڕاست بە خەڵکی ڕابکێنن. تەماشەکەن وەرن بە تایبەتی لەو دەڤەرەی ئێمە ئەوانەی کە داعی و بانگخوازن بۆ خوا سوڵحاون، داوێن پاکن، زوبان پاکن، حەق و ڕاست بە خەڵکی دەڵێن لێ ناگەڕێن لەسەر میحرابەکانی قسەی خۆیان بە خەڵکی ڕابگەێنن، تۆمەتێکیان بۆ دروستەکەن دەیانهێن نەخوارەوە. بەڵام لە مقابلدا کەسێکی نەخوێندەواری جاهیل دادەنێن بۆی کە دۆڵ بۆ کەسانێک بکوتێتن کە دوژمنی خوا و پێغەمبەری خوان، ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عقوبەی ئەوانەی چۆن داناوە؟ عقوبەی ئەوانەی داناوە کە دەوڵەتی ئیسلامی تەبەنەوە کەسانێک کە ڕێگری و چەتەیی و محارەبەی دەسەڵاتی ئیسلامی دەکەن، خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ ئەوانە پێشەوەی کە تۆبەی بکەنەگە بەسەریاندا زاڵ بوون ئەی یوقەتەلوا ئەو یوسەلەبوا بکوژرێن و سەڵب بکرێن ئەو تقطع ئەیدیهم و ئەرجلهم من خلاف و دەستیان لاقیان ببڕێتەوە ئەو ينفوا من الأرض یان نەفی بکرێن ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم. ئەوە سەرشۆڕیە بۆیان لە دنیا و لە دوا ڕۆژیدا گەورەترین عەزاب دەدرێن. طبعا ئەو ئاەتە براشرنەکانی خۆم شوێنی ئەوە نییە دەنا ئەوە ئەحکامەکانی جیاوازن، ئەوەی کە مەسەلەن بەس خەڵکی کوژ بێ بدەکوژرێتەوە، ئەوەی کە ماڵی دزی بێ دەستی دەبڕێ و ئەوەی کە خەڵکی ترساندە بێتن وەکو بڵێ دەترسێنرێتەوە ئەگەر هیچی لەوانە نەکرێت بەس ڕێگریەکەی کردبێتن عقوبەیەک دەدرێ و نەفی دەکرێتنەوە لە
ئەحکامی فقهی بە تەفسیلی باس کراوە. ئەو جا بینە خزمەت سوورەتی ئەلەنعام ئاەتی سی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ولو ترى إذ وقفوا على ربهم، يعني ئەو مەشاهیدانی قورئان کە دەڵێن ڕامان لە قورئان دەبی تێی بفکری ئەی محەممەد عەلەیهی سەڵات خوای گەورە تەسویری کردووە کۆتایی بە هەموو شتێکی هاتووەها. ئەو ئاەتە ئاوایە ینی کۆتایی بە هەموو شتێکی هاتووە. خوای گەورە دەفەرمێ وەلەو تەڕە ئای کە دەتبینی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئای کە دەتبینی إذ وقفوا على ربهم کاتێک کە ڕادەوەستن بەرامبەر بە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا قال أليس هذا بالحق، خوای پەروەردگار دەفەرمێ ئەوەی کە پێم ڕاست باردبوون ئەوەی کە بۆ مناربوون حەق دەرنەچوو. ئەها لە سوورەتی یاسینیش کاتێک کە ئەو ملحید و بێ باوەڕانە زیندوو دەکرێنەوە چ دەڵێن هذا ما وعد الرحمن وصدق المرسلون، ئەوەیە کە خوای پەروەردگار وعدی پێدابوون و پێغەمبەرانیش ڕاستیان کرد کە زیندی دەبینەوە و خوای گەورە حەشر و حیسابمان دەکاتن. قالوا بەلا وەڕەبینا، دەڵێن بەڵێ وەڵڵاهی خوایە ڕاست دەکەی، بەڵێ وەڵڵا حەق بوو ئەوەی کە بە خۆمان بین. جا خوای گەورە چی دەفەرمێ قال فذوقوا العذاب، ئەو عەزابە بچێژن کە باوەڕتان نەینا ئیمانتان نەینا موسڵمان نەبوون بما كنتم تكفرون، بۆی کە ئێوە لە ڕێ دەرچوو بوون و کوفر و ئیلحاد کردبووتانە مەنهەج و بەرنامەی خۆتان. لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 44 خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ وأنذر الناس يوم يأتيهم العذاب، ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی ئاگادار بکۆ لە بۆ ئەو ڕۆژەی کە خوای گەورە عەزابیان بەسەردا دەبارێنیتن، عەزابیان توش دەکاتن. فيقول الذين ظلموا، ئەوانەی کە زوڵم و ستەمیان کردووە ربنا أخرنا إلى أجل قريب، خوایە تۆزێ مۆڵەتمان بدە بمان جێڕەوە دنیا بۆی کەمەش چاکەکار بین باشە بکەین چاکە بکەین ئیحسان بکەین گوناه و تاوان واز لێ بینین نوجیب دعوەتەک. وعد بێ خوایە جەن وەڵامی پەیامی تۆ دەدەینەوە ونتبع الرسل، ئەو جا بە دوای پێغەمبەران دەکەوین عەلەیهیم السەڵات و خوای گەورە پێی فەرمووی چونکە لە لای خوای گەورە کات نییە، لە لای خوای گەورە کۆتایی بە هەموو شتێکی هاتووە. ئەتۆ کە ئێستا خوای گەورە پێت دەڵێ لە ژیان دامای بۆ تەوبە ناکەی بۆ ناگەڕێ بۆ خۆت تووشە عەزابی خوا دەکەی. ئەوەلەم تەکوونوا، خوای گەورە چ دەفەرمێ تەماشەکە ئەوەلەم تەکوونوا ئەقسەمتم من قبل ما لەکم من زەوال، ئەدی ئەدی پێشی سوێنتان نەدەخوارد خەڵکتان هەکۆڕە بابە هەر ئەسڵەن ئێستاوە هەندێک ئەبعاس پەیدا بوون هەندێک توێژینەوە پەیدا بوون بە دوای ئەوەیدا دەگەڕێن مردن نەمینێتن مژدەتان لێبیت مردنی چی و حاڵی چی ئاوا خەڵکی هەڵدەخەڵەتێنن. ئەدی پێشێنگۆ سوێنتان نەدەخواردتان دەگۆ ئەوەلەم تەکوونوا ئەقسەمتم من قبل ما لەکم من زەوال، ئەدی سوێنتان نەدەخوارد کۆڕە بابک ئەمە هەر لەبەین ناچین. لەبەرەوەش تەماشای ئەو زاڵم و ستەمکارانەکە ئەو زوڵم و ستەمەی کە دەیکەن هی کەسێکە کە باوەڕی بۆی نەبێ کە دەمریت دەناگە باوەڕی بە مردن هەبێ باوەڕی بە لقای خوای هەبێ چۆن جورئەت دەکا ئەو هەموو بارەی خۆی قڕسکە ئەو هەموو دزیە ئەو هەموو ناعەدالەتیە ئەو هەموو خراپە و خراپەکاری لەو وڵاتە. ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر وڵاخێک لە عێراق ساتمەیەک ببە بکەوێتن لە ڕێیەک خوای گەورە محاسەبەم دەکات دەڵێ عومەر ڕێت بۆ خۆش نەکردووە. هەدی ئەو هەموو پیرەمێردانەی دەیان بینین لە سڕەی وەرگرتنی خانەنشینێکی هیچ وەفات دەکەن. ئەو دەسەڵاتدارە زاڵم و ستەمکار و فاسق و بێدینانە چ وەڵامی خوا دەدەنەوە خۆ بۆ ئەو ڕۆژەی حازرکن. بەڵام تەمەناکردنیان بۆ گەڕانەوە بۆ دنیا لیان قبول ناکرێ بە ئەبەدی لە ناو ئاگری دۆزەخدا دەمێنەوە خوا پەنامانداتن. ئەو جا خوای پەروەردگار لە سوورەتی طاها لە ئاەتی 48 دەفەرمێ ئینا قد ئوحی ئیلەینا، خوای گەورە تەبارەک وتەعالا دەفەرمێ ئێمە لەسەر زاری جنۆکەکان ئێمە پەیامی خوای پەروەردگارمان پێڕاگەیاندراوە لە چی؟ ئەن العەذابە على من كذب وتولى، کە عەزابی خوای پەروەردگار بۆ چێیە؟ بۆ کەسانێکی درۆزن لەگەڵ چێ؟ وتەوەلا، کەسێکی کە پشت لە مەنهەج و بەرنامەی خوای گەورە بکاتن. چونکە ئینسانی درۆزن هەموو ئیشێک دەکاتن خۆشەویستانی خۆ. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینسانی ئیماندار بۆی هەیە تووشی زینا بێ، بۆی هەیە تووشی مەشروب خواردنەوە بێ، بۆی هەیە تووشی دزی بێ،
بۆی هەیە لە جیهاد و جەنگا ڕاکە، بەڵام بۆ ئینسانی موسڵمان لیان پرسی درۆ دەکات فەرمی کەسێک باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی بێ درۆ ناکات. ئەوجا لە سوورەتی الأحزاب ئاەتی 75 خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا. ئەوانەی خوا و پێغەمبەری خوا ئەزیەت دەدەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و ڕوح و گیانمان بە قوربانی بێ وفاتی کردووە. کەسیش ناتوانێت خوای گەورە یعنی بگاتە خوای پەروەردگار و خوای گەورە ئەزیەت و ناڕەحەت بکات، کە خوای گەورە دەسەڵاتدارە بەسەر هەموو کەون و کائینات، کەس ناتوانێت بەرامبەر بەوی نەقەیەک بکات. بەڵام ئەوانەی کە موسڵمانان ئەزیەت دەدەن، ئەوانەی بێڕێزی بە شەریعەت دەکەن، ئەوانەی بێڕێزی بە هاوڵانی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام، خوا و پێغەمبەری خۆیان ئەزیەت داوە عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێتی لعنهم الله في الدنيا والآخرة، لعنەتی خوایان لێبێ لە دنیا و لە دوا ڕۆژدا. ئەوجا دەفەرمێ وأعد لهم عذابا مهينا، عذابێکی پڕ ئێشیش خوای پەروەردگار بۆی بڕیارداون. ئەو دەربارەی قیامەت ئاەت زۆرن باسییان کەین، بەس بینە سەر دنیا. لە سوورەتی السەجدە ئاەتی 21 خوای پەروەردگار دەفەرمێ چی؟ ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر بۆ لعلهم يرجعون. دەڵێ هەندێک عەزابی وردە عەزاب و وردە ناخۆشیانیان پیشان دەدەین لە دنیاە، ڕایان دەچڵەچێنین بۆی کە بگەڕێنە تۆبە بکەن، قڕوە سەری خۆیان نەکەن. بەڵام کە ڕەش بوون كلا بل ران على قلوبهم کە دڵیان ڕەش بوو 1001 تاقیکردنەوە ئیبتیلاشیان بۆ بێتن ناگەڕێنەوە. خوای گەورە دەفەرمێ لعلهم يرجعون، بەشقم بگەڕێنەوە، بەڵامەوە سوورتر دەبن لەسەر ئەو زوڵم مستەمەی کە دەیکەن. ئەوجا لە سوورەتی الزخرف لە ئاەتی 48 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وما نوریهم من آية إلا هي أكبر من أختها. ئەو علامەت و نیشانەیان کە پێشانیان دەدەین لە هی دەستە خوشکەکەی، یعنی مەبەستی ئەو علامەت و نیشانەی کە پێشی پیشانمانداون لەوی گەورەترە. جاچ لە خودی شخصی خۆیان بێ، لە ماڵ و منداڵیان بێ، لە وڵاتیان بێ، لە نیشتیمانیان بێ، لە گەلەکەیان بێ، ئیمتیحانەکە قوڕسترە. بۆ وأخذناهم بالعذاب، خوای پەروەردگار دەفەرمێ عەزابی خۆمانیان بەسەردا دەبارین، جا و عەزابە جاری وایە بە باران نەبارینە، لەوەی قوڕستر هەیە. ئەتەماشەکە بەس 1 ساڵ کە باران نەبارێ، ئێستا پارەکە خەڵکێکی زۆر ئەو ماندووبوون و مەشەقەتەی کە کرد هەمی بەلاش ڕۆی وشکە ساڵی بوو. ئەم ساڵیش لە بەتایبەتی لە دەشتی هەولێر و لە گەرمیان و لەوانە ئیعلانی وشکە ساڵی کراوە. عەزاب لەوەی قوڕستر چێکاچی خۆم، ئەو هەموو ماندووبوون و مەشەقەتت بەلاش دەڕواتن. بەرەکەت نەماوە لە ناوماندا، بەرەکەت نەماوە لە کڕین و فرۆشتنماندا، بەرەکەت نەماوە لە دار و بارماندا، بەرەکەت نەماوە لە زوڕیەتماندا. ئەو هەموو چییە؟ عەزابی خوایە تەبارەک و تەعالا. دەفەرمێ چی؟ وأخذناهم بالعذاب لعلهم يرجعون. ئەو عەزابەمان بۆ بەسەردا مسەڵەت کردوون لە دنیا بۆی کە بگەڕێنەوە تەوبە بکەن بۆ خوای بسوڵحێن. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی الأحقاف خۆشەویستانی خۆم دەفەرمێ وەلەقەد ئەهلەکنا ما حەولەکم من القوڕى. خەڵچینە تەماشەی دەور و بەری خۆتان ناکەن، خەڵکێکی زۆرمان لە بەین بردوون. وەلەقەد ئەهلەکنا ما حەولەکم من القوڕى، تەماشەی قەومی لوط، قەومی نوح، ئەو قەومانە ناکەن کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە بەینی بردوون. قەومی ثەمود، قەومی عاد، بڕۆن بەو وڵاتە عەرەبیانەدا بڕۆن، شوێنەوارەکانیان هەرماوە، شوێنەواری ئەو قەومانە هەرماوە. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ هاوڵان ڕۆژێ بە ئوردەندا بە شوێنێکدا تێپەڕی کە ئەو ئوردەنەی ئێستا شوێنی ڕۆچوونی قەومێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی نە ئاوی لێ بخۆنەوە، زووی پێدا تێپەڕنەوە ئەستەغفر الله بکەن، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پەنامان دات و خوای پەروەردگار بمان پارێزیتن. دەفەرمێ وەلەقەد ئەهلەکنا ما حەولەکم من القوڕى وصرفنا الآيات بۆ و علامات و نیشانەکانی خۆمان پیشاندان لعلهم يرجعون بۆی کە بگەڕێنەوە. ئەسڵی
ئەو بەسەر هاتانە خۆشەویستانی خۆم ئەسڵی ئەو قەزیانە بۆچییە بۆ ئینسان بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار تەبارەک وتعالە و عەزابی خوای پەروەردگاریش تەبارەک وتعالە کە باسی ئەمڕۆمان بوو بەڕاستی تایبەتە بۆ خەڵکێکی زاڵم و ستەمکار و کافر و منافق و مشریک بەڵام ئینسانی ئیمانداریش ئەگەر گوناه و تاوانی زۆر بوون سەرپێچی زۆر بوون و خۆی نەپاراست لە حەرام ئیکتیفای نەکرد بە حەڵاڵ ئەو کاتەی دەکەوێتە بەر مەشیئەتی خوای پەروەردگار تەبارەک وتعالە ئەوە گومانت نەبێ بەو ئایەت و حەدیسانەی کە پێمان گەیون خەڵکێکی زۆری ئیمانداریش دەچێتە ناو ئاگری دۆزەخ بەڵام ناتوانی بڵێ فلان و فلان تەحدیدیان کەی بەعام خەڵکی ئیماندار دەکەوێتە بەر مەشیئەتی خوا یان لێیان خۆش دەبێ و عەفیان دەکا یانەوەتە دەیان باتە ناو ئاگری دۆزەخ و دەیان سووتێنیتن بەڵام خوای پەروەردگار لە حەقی خەڵکی خۆش نابێ ئاگاتان لەو خاڵی هەبێ لەبەرەوەی تا لە دنیا داماون ئەگە حەقی هەر کەسێکتان لە ناحەقەکەی بدەنەوە یان بڕۆنگردنی خۆیان پێ ئازاب بکەن بەڵام لە حەقی مابەینی خۆی و عەبدی خۆی ئەوە لەبەردەستی خۆیەتی إن شاء عذب وإن شاء غفر له والسلام عليكم ورحمة الله وبركاته.